سڵتان لەوێ بنەڕای 1964 بتوانە نەقیم لە ئەڵلقەیەکی تری شرۆڤەکاری سەربازی بۆ ئەم شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵتان بەردەوام دەبم. ئێوە دەزانن کە پێشهاتی زۆر تازە و نوێ بەردەوام لەم شەڕەدا دێتە پێشەوە، هەرچەندە لێدوانەکان لەلایەنی ئەمریکاوە بە ئاراستەی ڕێکەوتن دێت لەگەڵ ئێراندا و ڕاوەستانی شەڕ دێت، بەڵام ئەمە هیچ ئاماژەیەکی پێوە دیار نییە لەوەی کە ئەم قسانە بچنە بواری جێبەجێکردنەوە. لەبەر ئەوە موشک بارانکردنی یەکتری و وەڵامدانەوەی یەکتری لە ڕووی سەربازیەوە هێشتا هەر بەردەوامی هەیە و تاوەکو دێت چەکی تازەش دێتە ناو شەڕەکەەوە. ئەگەر ویستێکیش هەبێ بۆ ڕێکەوتن، ئەوە لەلایەک سوپای پاسداران پێی ناڕازیە بۆ حکوومەتی ئێران، لەلایەکی تر ئیسرائیل بۆ حکوومەتی ئەمریکا پێی ناڕازیە کە ڕێکەوتن بکرێت لەم کاتەدا، واتە دۆخەکە تا بێت شلۆقتر دەبێت و ئاراستەی شەڕەکە بە جۆرێکی تر دەگۆڕێت و ڕەنگە وڵاتانی تریش لە ئەمڕۆ سبەیدا تەداخل بکەن لە شەڕەکەدا، چ بە ئاراستەی ئەوەی کە بگەن بە ڕێکەوتنی و بەم شەڕە نەمێنێت، چ بە ئاراستەی بەوەی کە ئەوانیش وڵاتی زلهێزن و تێکەڵی شەڕەکە بن و ئاراستەی شەڕەکە بە جۆرێکی تر بگۆڕن. زۆر بابەت هەیە لێرە گفتوگۆی دەکەم لەگەڵ عەقیل سەلامە سەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی. جناب عەقیل بەخێر بێیتەوە. سوپای ئەمریکی لەم شەڕەدا با لە چەکەکانت تازەکانەوە دەست پێ بکەین، نەک چەکی تازە ئەوەی کە بەکار دەهێنرێت لەم شەڕەدا، وەک لە یعنی جیاواز لە هەر شەڕێکی تر و وەک شەڕەکانی تریش بۆمبی جیبی و سیڤەک بەکاردەهێنێت. حەزەکەم باسێکی ئەم بۆمبە بۆ بکەی، زانم بۆمبە چ کاریگەریەکی هەیە، بۆچی ئەوەندە ئەم بۆمبە بەکاردێنێت ئەمریکا؟ بۆمبی جیبی و سیڤەک تەمان خۆی تەنها سیڤەک نییە، 57 شەیە و ئێستا 72 هەیە، هەر بەناوی جیبی و ینی سیڤەک 57 ئەم بۆمبە تێکەڵە، تەنها ینی بۆمبێ نییە سەر بەخۆی تێکەڵە لە جۆری بۆمبی مارک ١٩ کە دژی کۆنکریت ینی خوراسانات حەدیدیانی بڵێن سەبێک بێتن بە 2 مەتر بێتن، ئەتوانێ ئەمە لە ناوی بداتن بەو هێزە بە جۆرە بە GPS-یش ئیشەکاتن ئەم بۆمبەکە دێتە خوارەوە و لە هەمان کاتە بڵێن 2 مەترت بۆ وێرانەکاتن. ئەگەر سەبەکە 2 مەتریش بێت، دیوار بێت 2 مەتر کۆنکریت بێتن یان سەقف بێت 2 مەتر لێدا هەڵێتەکێنێ 15 مەتر قۆتر دەوروبەری خۆی وێرانەکە لەگەڵ قولی 5 مەترە. جگە لەوە ئەمە توانای سیڤەکەکەیە، بەڵام ئەمەی کە زانیاری لەسەر 72کەیە نانەخێر لەوە زیاتر کارەکاتوانێت کار لە 6 مەتر کۆنکریتی مسلحش بکاتن هینی بکاتن. بۆیە سێ ئێران تەحسیناتی ئێران لە ناو شاخەکانی بڵێن ئەو شۆنانی کە موشکیان لێ شاردوێتەوە یان لە موشعاتی نەوەوی وەکو فۆردۆ ئەوانە کە ئەم بۆمبانەیان بەکارهێنا، تەنها ئەم بۆمبانە ئەتوانێتن کاری لێ بکە. لە هەمان کاتا لە بیرت نەچێ جیبی و سیڤەک لە کاتی تەقینەوەی تۆ مەلەرزەت بۆ دروست دەکاتن ئەرثکویک بە دەرەجەی 3.5 لەسەر مقیاسی ڕیختەر، هەنی بوو مەلەرزەیەکی وا باڵە 3.5 بۆ دروستەکە لە دەوروبەری خۆیە. تر ئەم بۆمبەیە زۆر بەکاردێتن لەبەرەوەی بڵین ئەو شۆنانەی کە زۆر قایمە ناتوانێت بۆمبی تر وێرانی کاتن، GPU-ەکان بەکاردێنن سیڤەک و 57. هەرگەر بگەڕێنەوە مانگی 6 پاریشانی کە 12 ڕۆژەکە GPU 57یان بەکارهێنا لە فۆردۆ و لە بڵین نەتانز و عراق و شۆنانە. سەبارەت بە نرخەکەی چۆنامە؟ نرخەکەی $40,000 GPU سیڤەک، $40,000، بەڵام لە GPU 72 سەرەکەوێتنی تر بە جۆری مۆدێلەکانی تاکو $75,000 بۆمبی تەکلیفەکاتن ئەم بۆمبانە. زۆر باشە. لەم شەڕەدا ناوی سەیرمان بیست لە دیوی ئێرانەوە سەبارەت بە موشک و ئەوانە فەتاح و قاسم و فاتح و شەهاب و ینی ئەم ناوانە. ئێستا سیستەمی مەجید لە ئێران کەوتۆتە کار، ئەم سیستەمە چییە؟ سیستەمی مەجید بڵێن هێزی بەرگری ئاسمانە، بەڵام بۆ مەدایاتی دوور نییە، یعنی کاتێکە فڕۆکە نزمە بێتەوە هەر جۆرە موشکێ مەسەڵەن لە جۆری کروز و ئەوانە ئەمە چارەسەریەکە. مەجید خۆی طبعاً بڵێن سیستەمێکە لە وڵاتانی تر وەرگیراوە تەکنۆلۆژیاکەی، بەڵام ئێران دروستیە کاتێن ئێستا ئەمە لە 2021 کاتە خزمەتەوە. بەڵام ئەمە سەیرەکەی ئەوەیە هەروەکو لە بەرنامەی پێشوو وابزانم 3-4 بەرنامە بێکەوتم بەسەریە، ئەمە کەڕۆ بەسەری ئیشەکاتن. لەبەر ئەوە فڕۆکەی جەنگی ئیسرائیل و ئەمریکا
ناتوانێت دەست بەجێ بزانێت کە ئەمە بینی چونکە شەپۆلی ڕاداری نییە ئەگەر شەپۆلی ڕاداری هەبێتن فڕۆکەکە پێش ئەمەی ئەم موشکتێ بگرێ ئەو لێدا لە ناویەدا لەبەرەوە کارۆبەسەتی هەر ئەمەش کارۆبەسەری بووبوورە ئەمەش هەر بەکار هات لەو کاتەی بڵین کە بۆ F35ەکە بەکاری هێنا لەگەڵ F15ەکەیە بەڵام کاتێک کە فڕۆکە نزمە بێتەوە سە بۆ نمونە دۆنێ فڕۆکە نزم بوو بۆ مسەیەراتیە گرت لەو مستەوایە لە دووری 15 کیلومتر دەتوانێت ئەمە تعقبکە بیبینێتن ئەم چەکە لەبەرەوە چەکێکی فعالە ئێمەشە لەو پێشوتومانەکە ئێران جارێ هێزی بەرگری ئاسمانی کۆتایی پێ نەهاتووە مالیەتی مەجیدی شیشەکە ئەوەی باشیشە ئەمە لەسەر سیارەیەتوانی لەسەر هەر سیارەیە دایبنی دای بمەزرێنیتن کاتی شەڕکردنی دەست بەجێ ئەتوانێت بکشێتەوە خۆی بشارێتەوە شۆنەکەی بگۆڕێتن وەکو منزومەیە نییە لە جێ خۆی سابت بێتن کە ئاسان بێ لێدانی بەڵێ ئەمە منزومەی مەجید لە 2021 لە ئێران دروستکرا باشاکە بەکاردێتن بیرمە کاک سەلام ئالێرە دانیشت بووین باسی هێزی سەربازی ئەڵمانیامان دەکرد وتت یعنی نەدورە ئەتە دوور نییە و ڕێشی تێدەچێت کە کۆمپانیاکانی دروستکردنی سیارە دەست بکەن بە دروستکردنی ئالێتی سەربازی و تێکەڵی بابەتی سەربازی ببن ئەوە تا ئێستا مەسەڵەن باس لەوە دەکرێت کە ئیسرائیل لەگەڵ کۆمپانیای ڤۆلکسواگن ڕێکەوتن دەکات لەوەی کە ئیتر لە قوبەی حەدیدی گومەزی ئاسنی ئیسرائیل دائیش بکات ئەم کۆمپانیایە ئەمە چییە ینی بۆمان ڕوونکەرەوە ئەم کۆمپانیا گەورەی سیارە ڤۆلکسواگن لە ئەڵمانیا بێت لە بابەتی سەربازی و بۆ ئیسرائیل لە گومەزی ئاسنیش بکات سێمە بڕینە با بڕینە سەر قوبەی حەدیدی پێشەوەی بچینە سەر فۆگسواگن بۆ فۆگسواگن لەگەڵ قوبەی حەدیدیە ئەکەوێتە چەک دروستکردن لارێ قوبە حەدیدیە کە بڵین هەموو شمانەزانینەوە بە پارەی عێراق دروستکرا کاتێ سەدام حوسێن سینۆ موشەکی نابێ ئیسرائیلەوە زەرەرەکانی ئەم پارەی کە عێراقدایەوە بە ئیسرائیل لە جیاتی زەرەر ئەوەیان دروست کرد قوبە حەدیدیە ئیسرائیل لە میدیاکانی و لە جیانەوە باسیە کرد کە هیچ هێزیەکی بەرگری ئاسمان لە توانای قوبە حەدیدیە نییە قوبە حەدیدیە جۆری موشەکەکانی زۆرە وەکو باسمان کردووە ینی موشەکیە لە بۆشیایی ئاسمان موشەکی بالستی ئەگرێتەوە لێداتن بەڵام لەم چەند ڕۆژەیە کاتێ لە دەیمونەیدا ئێران موشکێکی بۆ دەیمونە تێگرت تەوانە موشەکە بۆ ئاگاداریت کە باس ناکرا لە شوۆنی ئاوی قورسیدا ئاوی قورس ئەلمیە ثەقیلە ئەمە ئاوە بۆ ساردکردنەوەی ئۆتۆمی بەکاردێتن چونکە ئەمە بڵین کوڵاندنی لە سەروی سەتە بەستینیشی لە سفر نییە نانەخێت لە سەروی سفرەوە ئەی بەستێتن بەکاردێتن بۆی فەشەلی هێنا موشکی یەکەمی ئێران کێشای بەدەیمونەیە نەیتوانی قوبە حەدیدیە بیگرێتەوە لێرە چیان کردوتیان هەڵی ئەفسەرەکانە یان کەم تەرخەمی سەربازەکانی کە ئیشەکەن لە سەری تەحقیقی لێکرێتەوە لە لێکۆڵینەوەی لێکرێتەوە چۆن لای دەیمونە لە تانتوانی بیگرنەوە کە دەیمونە دەوروبەری بەهێزترین بەرگری ئاسمان ئەوێ ئەپارێزێتن بەڵام دوای 3 سەعات موشەکەتری ئێران هەمیسان لەوەیدایەوە بەبێەوەی بتوانن بیگرنەوە لێرە بڵین فەشەلی هێنا بەنسبەتی کۆمپانیای فۆگسواگنەوە بۆ لەگەڵ قوبە حەدیدیە بەشدارە بێ ئێمە باسمان کردوتمان کە ئەبنە چەک لە ساڵی 25 پاریانی بڵین کۆمپانیای فۆگسواگن ئەگەر لە پاسات بێ لە گۆڵف بێتن لە جیتا لە هەموو جۆرەکانی لە 144 مەبیعاتی دابەزیوە شکاوەتەوە لە 12.4 میلیارد یۆرۆ ببوورە دۆلار نا ینی 12.4 میلیارد یۆرۆ دابەزی بۆ 6.9 میلیارد ئەمە بۆ ئای لێ هاتەم کۆمپانیا تەمان هەر فۆگسواگن نیە ئەم زەرەری کردووە ئەگەر بیتە مارسیدس بێ BM بێتن بیژۆی فەڕەنسی بێ هەمووی چونکە ترامپ کە ڕسومی گومرکی زەخمی لە سەریاندانە ئامانجیەوە بۆ ئەم کۆمپانیایە بەرێتە ئەمریکا لە هەمان کاتە تۆ لە فۆگسواگن پۆرشی شت نەمەکە بازاری هەبێتن لە 2030 سەیری کرد کۆمپانیای فۆگسواگن نێزیکەی 50,000 کارمەندی خۆی دەرەکاتن ئەبێ دەریان بکاتن تەواو پێی ناکرێتن جگەلەوەی ڕسومی گومرکی ئەمریکا کە زەختی لەم کۆمپانیایە کرد تایبەتی فۆگسواگن بازاری چین ئەو منافەسە دڕندەی کە لە بازاری چینەوە بە سیارە هاتە مەیدانەوە ئەم کۆمپانیایی زۆر دواخست لەبەرەوە ئێستاکە
لەگەڵ قوبە الحەدیدیە بەسە ئیتر فۆگسواگن دروست ناکەم ئەکەومە موشک ئەوە بۆ ئەو ئەرباحی زیاتریە تایبەتی جیهان هەمووی بەرەو شەڕڕوە شەڕ لە هەموو شوێنێ هەیە لە ئوکرانیا هەیە سە لە ئێران هەیە ڕنگ بێ لە ئەفریقیا جارێتتر دابگرسێتەوە ڕنگ بێ لە تایوان لە 27 دابگرسێتەوە ئەو کاتە من فرۆشترم باشترە بێت و مەبیعاتم و هەتوانێت کۆمپانیاکە بەرز بێتەوە جارێکیکە و زەرارانە نەکە بۆیە ئەمە ئەیکەن نساکە زۆر باشە ڕۆیتەرز دەڵێت سوپای پاسداران فشارێکی یەجگار زۆر دەکات لە حکوومەتی ئێران کە ڕێک نەکەون لەگەڵ ئەمریکادا. باشە بۆچی پاسدارانم فشارە زۆرە دەکات بۆچی لەگەڵ ڕێکەوتن نییە لە ئێستاە؟ یەک ئێران زەرێکی زۆری کردووە یعنی زەرەرەکەی خەیاڵیە ئێران بە تەواتی سوپای پاسداران لێرە چۆن ئەڵێ ئیسبات وجودی خۆی بکاتن ئەگەر ئێران نەمێنێ ئەمانە یەکەم کەس لە ناوەچن شەرتەکانی ئەمریکاتن ئەگەر سەیریکەی لە کاتی داواکردنی مفاوەزاتەکانی ینی لە 6 خاڵەوە بەرەو 15 خاڵ ڕۆیی ئێرانی شەرتی هەیە تاویزاتمە بێ بدەیتەوە تەوانەوە لە بیری کاتن ئێران ئەمریکا مستحیلە تاویزات بداتەوە هیچ شەڕوانە ئەو قەرز ناتاتەوە ئەنجا بێت تاویزات بداتەوە لەبەرەوە مانیان لەگەڵ ئەوەیە ئێستاکە لێرە ئەمان ینی بڵین ئێستاکە لەسەر قسەی دلی ئەمریکی ئێران نێزیکەی 1000 موشک بالیستی ماوە ئەمە بە قسەی ئەمریکا خۆیان 1000 دانەی ماوە ئەگەر ڕۆژی دەدانە تێبگرێ بۆ نمونە کەمتریش تێبگرێت چەند مانگ بەرگاگرێتن ئەو کاتە مەجبورە بێ ئەمریکا ئەوروپا هەمووی چونکە بەرگەی 2 مانگ زیاتر ناگرێتن بازاری ئەوروپا و بازاری جیهان و ئەمریکا و ئیسرائیل خۆیان ئەو کاتە مەجبورە بن کە شەرتەکانی ئێران ڕازی ببێتن لەبەرەوە تەنازلی لێ ناکەن لە بیریشت نەجێ ئەمانە مەسئلەی جیهادە لەلایەن عەقیدەیە یعنی بڕواب کە ئێستاکە هەتا کومشتەوە ئەگەر مابێتن یعنی لەو فکرانەی ئەوەیە ئەگەر من ئەمە لە ناو نەدەم مەهدی منتەزەر دەرناچێتن لەبەرەوە عەقیدەی مێشکیان وایە ناتوانانی بیان گۆڕیتن شەڕ هەتاکو کۆتاییەکەن ئەمانە هەتاکو ئەگەر بڵین شەڕەکە بەردەوام بوو چیە چەکی بمێنێ لە ئاخیر ئەو سەرکەوتن بەدەست دێنێتن تەرەفی دووەم کۆتایی پێدێتن واز ناهێنن نەخێر باش ئەو هێرشە نەوعی کە ئیسرائیل چەند ڕۆژێک پێش ئێستا کرد لەسەر دەریای قەزوین لەو لاشەوە رووسیا ئێستا قساکە لەسەر دەریای قەزوین بێدەنگ نەبووە پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە بۆچی دەریای قەزوین و ئیسرائیل رووسیاش قسەی لەسەر دەکات و گرنگی و ئەهمیەتی دەریای قەزوین لە ڕووی سەربازیەوە چییە؟ دەریای قەزوین خۆی رووسی لەسەرایە مەسەڵەن بڵین کازاخستانە تورکمەستانە ئێرانە تایبەتی ئازەربایجان سنووری لەگەڵ ئێرانایەکە ئێستا کە تۆ ئەگەر سەیری سنووری ئێران بکەین ئێران سنووری لەگەڵ عێراقا نێزیکەی 1400 کیلۆمەتر بێتن لەگەڵ تورکیا دەوری 330 کیلۆمەتر بێت لەگەڵ ئازەربای ئەرمینیایە 44 کیلۆمەتر بێت لەگەڵ ئازەربایجانە لە 800 زیاترە لەگەڵ ئەفغانستان و پاکستان هەردووکی لە 1000 زیاترە خاکێکی گەورەیە لە هەموو لایەکەوە ڕێی لێ گیراوە تەنها یەک ڕێی هەیە دەریای قەزوین ئەگەر یارمەتی لە چینەوە بێ بەشوێ دێت ناتوانێت بە مەڵی قرمزان ڕەت بێ مەسەڵەن سوتەمەنی ڕقی بۆ نردبوو گیرا لە ڕێگا ئەبێ لە کۆریا و لە چینەوە ئاودی بێ بپەڕێتەوە بۆ رووسیا لە رووسیاوە بە دەریای قەزوینە دێتە ناو ئێرانەوە لەبەرەوە دەریای قەزوین زۆر سەرەکیە بۆ ئێران کە بمێنێتن و شەڕێکیانە بێتن خەتی ڕئیسی خۆیەتی بڵین لەمە و ماوەیە لەمە پێش لە کازاخستانەوە سیارە هات بۆ ئێران رووس نایردبووی هەر بە ڕێینە هەتاکو فڕۆکەی رووس لە ئازەربایجان دابەزی وتی ئەمە یارمەتی مرۆڤایەتیە مساعدات ئینسانیە ئەی نێرم لە دەرمان و لە خۆراک و ئەو جۆرەشتانە ئێران پێویستی بە خۆراک نییە تەمان چونکە خۆی اکتیفای زاتی هەیە بەڵام ئەم ترێلانە ئەوەی کە ڕەت بوو ئەوەی سەر بوو چوە ناو ئێران نەڤیزە بۆ شوفێرەکان نەتەشیرە مۆڕلێدان لە پاسپۆرت نەتەفتیش نەهی جێرەوە یەکسەر ڕەت بە لە سنوور و بڕۆ ئەو سیارانە 110 ترێلە بوو ڕەت بوو چی بار کردبوو نازانی بۆی هەیە هەمووی چەک بێتن تکنۆلۆژیا بێتن لەبەرەوە ئێستا کە ئیسرائیل ئاخیر خەتی ئێران منفەزی کە نەفەسی لێ بچێشێ ئەشیای بۆ بێ دەریای قەزوینە ئەبێ ئەو ناوە تێک بداتن بەڵام رووسیاش بێدەنگ نابێت پاریش ڕێکەوتنێکیان کرد لەگەڵ ئێرانان کە دەریای قەزوین ئارامی بەخۆ بێنێ بن لە پاراستنی تەحالفی استراتیژیان هەیە دەریای قەزوین ڕاستە ناچێتە هیچ دەریایەکی ترەوە ینی وەکو دەریای ڕەش نییە بڵێ مەڵیقی بسفۆرە دەبێتن بەڵام لەگەڵەوە شافرقاڵە و دەمیڕی رووسی تایە موشکی گالیپەر بەکاردێنن هەتاکو لە شەڕی سووریا کاتی بەشار ئەسەد
رووسیا لێرەوە موشکی گالیپەری کروز تێیگر بۆ سووریا لەبەرەوە نابێ ئەم ناوچەیە تێک بچێتن رووسیا بێ دەنگ نابێت لەسەرەوە ئاخر خەتی ئێران ئەمەیە دەریای قەزوینە بەڵێ میدیاکانی ئەمریکا ینی کۆمەڵە شتیان تۆ ڕاستی بۆ من جێی سەرنج بوو لەوەی کە CIA ئەمریکی پێش شەڕەکە دۆناڵد ترامپیان ئاگادار کردوێتەوە و ئەمریکان حکوومەتی ئەمریکان ئاگادار کردوێتەوە لەوەی کە کوشتنی کەسە باڵاکانی ئێران لە ئێستاە سەرکەوتوو نابێت لەبەر ئەوەی کەسی توندڕەوتر دێتە شوێنەکەی ئەوەی کە ئێستا جێگەی باس و خواسە هێنانە پێشەوەی یان جێگرەوەی لاریجانی بە محەممەد باقر زولقەدر بەم کەسە حەزەکەم باسێکی ئەم کەسەمان بۆ بکەی کە ئەمە باگراوەندی چییە و کابراواتنی ئەتوانین پرۆفایلی بزانی ئەم کابراایە لە ساڵی 1954 لەدایک بووە تەمان ئەمانە بەس ئەمە خانەنشین بوو هاتەوە سەرجەی لاریجانی گرتەوە ئەمانە هەمووی لەگەڵ شۆڕشی ئیسلامی ئێران لە کاتی خومینی ئەمانە هەموو بەشدارن ئەمانەن توندڕەوەکان چەندە سەرکردیان لێکوژی سێرەکەی هەرماوە وەکو کانیە ئەم کۆمەڵانی کە لە جەنگی عێراق و ئێرانە کە بەشداریان کردبوو سە بووە نمونە ئەگەر بڵین ئەم زەلامە ڕئیسی بەشی تعلیمی بوو شوونی تعلیمی بوو لە ئەوڵی سەورەی ئیسلامی لە هەشتاکانە بەشداری حربی عێراق و ئێرانیشی کردووە ئەم زەلامە دوایەوە قائدی فەرماندەی مەقڕی عەمەلیاتی بڵین نانیزامیەکان لەناو سوپای پاسداران یعنی بڵین خۆ بەخش مەسەن لە شەقامەیەکی دێشەرەکە ئەمە فەرماندەی ئەوانە بوو لە کاتی جەنگی عێراق و ئێرانە سەرپەرشتی خبرەیەکی مەیدانی دوورودرێژی هەیە دوایەوە مەنسەبی هینیشی وەرگر بڵین جێگری فەرماندەی سوپای پاسدارانی ئێران جێگری وەزیری ناوخۆ بوو بۆ شوئونی ئاسایش ئەمنی ئەم زەلامە و جێگری هەیئەی ڕئیس ئەرکانی سوپای ئێرانی نیزامی نەوەک سوپای پاسداران یعنی لە ناو سوپا لە ناو ئارتەش لە ناو ئەوانیشە ئەمە پلەی هەبووە جگەلەوە لە شوئونی ئیستراتیژی ئەمنی وەزارەی ناوخۆی ئێران کاری کردووە ئەم زەلامە یعنی خبرەتێکی دوور و درێژی هەیە وەکو لاریجانی کە لاریجانی ڕۆیی چیە خبرەتی هەیە لەمانە لەم هەموو مەنسەبانە ئیشی کردبێتن ئەم زەلامەیە لەبەرەوە هێنایان ئێستاکە دایاننا جێگری عەلی لاریجانی تەمانە میش توندڕەوە عەقیدەیەکی فکری زمانی خومینی سەیری هەیە ئەوەی کە CIA وتێتی CIA ڕاست دەکاتن بەڵام ترامپ بە قسەیان ناکاتن یعنی ستیڤ وودکۆکۆوانە دەوروبەری ترامپ ئەمانە هیچ تێناگەن لە مەوزوع ئەمانە تووشی ئەم بەزمە بوونە ئەمە بکوژی قەناعەت بکە بڕوا بکە جێگری هەیە دەرەکەوێت یەکسەر دێتن وەریەگرێتن ناڵێم لە لاریجانی زیرەکترە بەڵام توانای ئەویشی هەیە باش دوێنە شەو دۆناڵد ترامپ قسەی کرد دیسانەوە لەسەر شەڕەکە شتێکی درکاند کە سیر بوو ئەوەی کە وتی ئێران بە 100 موشک کەشتی ئەبراهام لینکۆڵنی کردوتە ئامانج بەڵام بەرپەرچمان داوەتەوە و تێکمان شکاندوو یعنی سیرەکە لەوەدایە کەواتە هێرشەکانی ئێران جددی بووە بۆ سەر ئەبراهام لینکۆڵن کە بەو حەجمە زۆرە موشک تەقێنێ و ئەمە چۆن بەری نەکەوتووە ینی 100 موشک یەک شتی وان نییە ینی ترامپ بۆ خۆی قساکە سە ئێران هەرە زۆر موشەکەکانی کە تێگریاگەر لە ڕۆژێکا بێتن دە موشەکە و ئەسڵن خەلیجە بە هیچ جۆرە موشکی بۆ ناڕۆئێستا لە تەنها لە موسەیرات نەبێ بەرەو ئیسرائیل دە موشک زیاتر نییە ڕۆژی کەمتریشە لە دە موشک بۆ ئاگاداری ترامپ کە باسی 100 موشەکە کاتن مستەحیلە شتەوە نابێتن 100 موشک بۆ ئەبراهام لینکۆڵن لە یەک کاتێکات تێ بگرێتن لێدات بڵێ لێ ناتوانانی 100 موشک هەمووی بگریتەوە لە یەک کاتێکە پێچناڵە موشەکەکە نقومیە کاتن بەڵام زەرەری پێگەیەنێتن و زۆری زەرەری پێگەێنێ و بۆی هەیە بکشێتەوە و بڕوا بۆ سیانە بۆ باشکردنەوە بەڵام نییە چتی وە 100 موشک بە هیچ خەبارێکی دنیا منیش نەمبیسویانی کەم و تابعەکەم ئێران ئەو پەڕی دە موشک ڕۆژی تێگرێ چونکە ئەو بیر لە شەڕی درێژخایە دەکاتەوە ئەگەر ئەوها بێتن 100 موشک لە ڕۆژەکە کۆتایی پێدێتن ئێران مادامەر باسی کەشتیمان کرد با باسێکی جیرالفۆردیش بکەین ئەوەی کە بلومبەرگ گەڵێت ئەو ئاگرەی کە لە جیرالفۆرد کەوتەوە تەنها ژووری جلششتن نەبوو دەبێت چی بێ ینی ئاگر لەکوێ تری کەوتی بێت جارێ جیرالفۆرد لەوە پێشکە باسمان کردووە ئەمە 6 مانگە بێ ڕابوەستێت
ئەبێ سیانە بکرێ ئەگەر حیسابی جیرالفۆرکن وا بەرەو 9 مانگە لەناو دەریایە ینی چۆن ئەڵێن ئستهلاک تێکچوونی زۆر بەشی ئەبێتن ئەوان کە باسێکەن ئەڵەن لە شوێنی جلشۆرین لە غەسالەیە ئاگری تێکەوتەوە پاش ئەگەر لەو بەشەتی بکەوێتەوە ئاگرێت تۆ 30 سعات نەتوانی کۆنتترۆلی بکەی 30 سعاتی خایاند ئاگرەکە لەسەر جیرالفۆرد جگە لەوەی کە بڵین لەو بەشانە تۆ 600 سەربازت هەیە ئایا سەر بێ سەرباز بێ ئەندازیار بێتن شوێنی خەوتنیان هەمووی سوتا 600 نەفرت هەیە قەریۆڵی نەما هەمووی گڕی گرسوتا 30 سعاتی بن هەتاکو ڕادگرت لەبەرەوە ئاگرەکە زۆرە زەرەرەکەشی زۆر پێگەیشتووە نازانم ئەگەر پێت بڵم دەستکرد بێتن یان خۆی لە ئۆتۆماتیکانی بڵین کۆنتاکتی کارەبەوەوانە بێتن بەسەبیت نەچێت سەربازەکانی سەری و ئەفسەرەکان و هەمویان بێتاقەتن چونکە 6 مانگەکە ڕانەوەسان بچنە لای کە سوکاری خۆیان و بەردەوام بوون لە شەڕە ئێستا ڕای کێشا بە جەزیرەی گریکی یۆنان ئەلێوێ ڕابوەسێت تەعمیری بکاتن بەس هەموو زانیاریەکان کە سەیریەکەن 14 مانگەوێ یەڵا باشە بێتەوە کە بەهێستی ساڵێک و دوومان وڵە ساڵێک و دوو مانگەوێ هەتاکو بتانی باشی کەیتەوە و بێتە مەیدانی شەڕ واتە جیرالفۆرد کە بەهێزترین و زەخمترین حاملەی تایراتی ئەمریکیە لەم شەڕایە چۆن ئەڵێن ئاوت بۆ دەرەوە کۆتایی پێهات ساڵێک و دوو مانگەوێت بێتەوە قیاسی خۆی ئەنجا دوایەوە کە بێتەوە شەڕ چەند مانگێکی تری شێوێتنی عادە بکەیتەوە مەسەڵەن مەشق بکەیتەوە تەمرین بکەیتەوە لەسەری بۆی بێتەوە شەڕ تاکو ساڵێک و 6 مانگیش ناتوانێت بێتەوە شەڕ جیرالفۆرد کۆتایی پێهات لێنانە زۆر باشە ترمپ دوو ڕۆژە قسەی گۆڕاوە بەرامبەر بە ئێران و هەندێک لە یەکدانەوەش دەکرێت دەڵێت ڕەنگە ئەمە دیسانەوە ئامادەکاری ترمپ و ئەمریکا بێت بۆەوەی گورزی کوشندەتر و شەڕەکە قورستر بکات بەڵام ئاکسیۆس دەڵێت ناتانیاوە هیچ دڵخۆش نییە بەم گفتوگۆیانەی کە دەکرێت ئەم قسانەی کە دەکرێت لەبارەی ڕێکەوتن لەگەڵ ئێرانە ئەڵێ ڕەنگە ڕێکەوتن بکرێت مافی شەڕکردن لە ئێمە یان هێرشکردن لە ئیسرائیل وەربگرێتەوە بسێنێتەوە ڕێی تێچێت کە ئیسرائیل ڕێکەوتن ئەگەر لە ئارابێتێکی بدات لە مەسلحەتی ئیسرائیلە نییە ڕێکەوتن هەبێتن لە بینی ئەمریکا و ئێرانە و ترامپیش زەلامێک کەسیقی لەسەر نییە هەر کاتێ بڵێ سەرکەوتنم بەدەست هێنا و ئەکشێمەوە ئەکشێتەوە ئیسرائیل بە تەنیا بەجێ هێڵێتن ئیسرائیلیش هەموو ئامانجیەوەیە خەلیج بێتە ناو شەڕەکەوە لەگەڵ وڵاتانی ترا بێتە ناو ئەم شەڕەوە چونکە بە تەنیا پێی ناکرێتن ترامپ ئەم قسانەی کە ئیکاتووە سەیکە ینی لە شەڕی پاریشە لە 12 ڕۆژە لە کاتی مفاوەزات ئێران لێیدرا و ئێستاکەش لە کاتی مفاوەزاتە لێیدرا و هەر مفاوەزات ببێتن بۆی نییە ینی لێ نەدرێتەوە جارێتر لێرە ترامپ مەبەستی ئەوە نییە مفاوەزات بکاتن ینی بڕیاری 48 سعاتیدا چەند سعاتێکی مابوو لە فرۆلیدا بگەڕێتەوە کردیە 5 ڕۆژ ئێستا چەند هەفتەیەکی بۆ دانا بۆ مانگێکی دانا ئەگەر بیەوێ هێزی ئەمریکا فرقەی 82 یان هێزی مارینز لەسەر تریپۆلی و بۆکسەر هێرش بڕێتە سەر خەرک یان ناوچەیەکی تر تۆمبل کوبراتۆم بۆ سۆڕا و ئەبوو موسا ئەوە سەرەکیە بێ بیگرێتن ئەو ناوانە پێویستی بە 3 هەفتەیە تەنزیم ئەوە نییە تۆ هێزێ دێنی یەکسەر دەی هێڕشکە بیگرە نەخێر پێویستی بە 3 هەفتەیە تاکو فرقەی 82 دێتن دوایەوە تۆ فرقەی 82 چەندێکت هەیە 4500 سەربازت هەیە لەسەر تریپۆلی و بۆکسەر چەندێکت هەیە بە هەردووکەوە 4400 هەیە من ویستم ئەوت لێ بپرسم ینی ئەمە ئیسرائیل دەتوانێت تێکیدا و ئەتوانێت تێکیدا بڵێ لەسەر ئەوەی باسی 82 کرد وەڵا پرسیارم هەیە لەوەی نازانی بەچی دوعاە بڵێ ئامین لەلایەک باسی ڕێکەوتنەکەن لەلایەکی تریش ئێستا بە نمونە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ دەڵێت پنتاگۆن ئامادەکاری کردووە پلانی هەیە کە فرقەی 82 بنێنێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بۆ ئەو مهمەیە کە جەنابەت باسێکە یاشتی تریشان بەدەسوێت چییە گوزارێت نانەخێر هەر بۆ مهمەیە هیچ مهمەیە تریان لە دەست نییە لەم ناوچەیە مهمەیە ئەوانە دەنهات بڵین دورگەی خەرەکە کە داخلی ببێتن و ئەوێنانە بگرێتن بەڵام ئەوێش گرتنی ئاسان نییە ئەوەی ڕاستی بێتن ینی شەر پێت ناڵم ناتوانێت بیگرێتن بەڵێ ئەتوانێت بیگرێتن چونکە ئێستاکە وڵاتانی تر لە خەلیج لە ناو شەڕایە بە من مەڵێ سعودیە و ئیمارات و بەحرێن لە شەڕانین ئەگەر تۆ سەیری وەزعەکە بکەی هەلیکۆپتەری ئەباتشی لەو ناوە بەردەوام لە ناو دەریاوە تاکو ئێستا لە چەند بەلەمێکی سەرێعەکان ئەم بەلەمانەی سەریعی ئێران لی داوە وەتا ئەم وڵاتانە بەشدارن بەس لە دوورەوە بە شێوازێکی کەم
بێتن ئەبێ بیگرێ فرقەی 82 بەڵام ئەو هێزە بەش ناکە ئەبێ هێزی تری لەگەڵا بێتن تۆ ئەوە خەرەکت کرد تاکو کەیتیایە مێنیتەوە تۆ خاکی ئێران بگری قەنەعەت کە شەڕ تەواو نابێتن ئێران وازت لێ ناهێنێتن ئەگەر وەری نەگرێتەوە ناشتوانێ وەریگرێتەوە ئێران لەبەرچی ناتوانێت وەریگرێت نێهێزی دەریای هەیە بۆی پەڕێتەوە نێهێزی ئاسمانی هەیە واتە چۆنە پەڕێتەوە بۆ ئەو دورگەیە بەڵام ئەمریکا ئەتوانێت لە ڕاسل خەیمەوە بۆ تم بۆ ئەوانە پەڕێتەوە لە ناوچەی سعودیەوەوانە زۆر بە ئاسانی ئەتوانێت پەڕێتەوە بۆی بەڵێ باشە ینی ئەمە لە کاتێکە تۆ کە باسی ئەم ئەگەری هێرشە زەمینیانەکەی و هێزی 82 فرقی 82 لە ڕێیە لەلایەکی تریش هەر لە پێش بەرنامەکە من و تۆ دەمەتەقەیەکمان کرد باسی هەوڵەکانی پاکستان و میسر و تورکیات کرد بۆ ئەوەی کە ئەمنێوەندکرێت ئێستا ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئاشکرای کردووە ئەڵێ ئەم سێ وڵاتە لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا هەوڵەکانیان چڕ دەکەنەوە بۆ ئەوەی کە جۆرێک لە ڕێکەوتن بکەونە نێوان واشنگتن و تارانەوە ئەم وڵاتانە بەس بۆ عامیلی خێر یان بۆ ڕێکەوتن دێنن وەسەتەکەوە یانەوەی کە ڕەنگە ئەمانیش تووشی شەڕ بن و بێنە ناو شەڕەکەەوە تەنها بۆ خێر نییە بێن شەڕەکە ڕابگرن تو ئەگەر سەیری بکەی ینی پێشەن ڕۆژێ عەبدولفەتاح سیسی هاکان فیدان چووە ئەو ناوچەیە کاتێکە 2 ساعت شەڕ ڕاگیرە نە بڵێن ئێران موشک و سەیری تێگەت و نە ئیسرائیل و ئەمریکاش فڕۆکەیان بەرز کردەوە لە ناوە وڵاتانە سوورڕا شتێکی ڕوویدا لێرە سەرەکی چیە لە ناوچەیە لە چۆ کۆ بنەوە لە سعودیە لەگەڵ وەزیری دەرەوەی سعودیە ئەم وڵاتانە کە دێ هەمووی وەزیری دەرەوەیە دێتن کۆبوونەوە لە سعودیە ئاکرێتن سعودیە گەیشتووەتە ئاخیری وەکو ئەڵەی کۆتاییەتی تر تەحملم نەما سەبرم نەما ببوورە بەنسبەتی ئەمانە هاوپەیمانن دیفاع ستراتیژی مشترەکیانەیە لە نێوان خۆیانە سعودیە ئەگەر بڕیار شەر بدا بە زەقتی ئەمریکا و ئیسرائیل ئەم وڵاتانە بێ بەشدار بن نەتوانن شەڕەکە ڕابگرن سعودیە پێیانەڵێ لەگەڵمان من لێدەم یارمەتی مەدەن یان نا ئێمە هاوپەیمانین دیفاعی مشترەکمان هەیە بۆچی ئەڵێم بۆی هەیە ببێتن چونکە گەر سەیری ڤیدیۆی ئیسرائیل بکەی دوانێ ڤیددیوەیەکی دەرکرد سەرکردەکانی ئێران یەک بە یەک ڤیددیۆکانیان ئەمەم کوشتو ئەمەم کوشتو ئەمەم کوشتووە پیای ڕۆیە خوارەوە تاکو گەیشتە هەنێکی کە نەکوژرابێتیش هەمووی پێشاندا لە ئاخری وێنەی شەی پێشاندا ئەردۆغان ئەردۆغانیشی تیا بوو ئاهیشی تیا بوو لایەندا ڤیددیۆ کەسە نەما بەڵام ئەردۆغانی تیا بوو ینی سەرەی تۆشە لەبەرەوە مەسر و تورکیا مستەحیلە ئەم دوانە هاوپەیمانیان بشکێتن دژی ئیسرائیل چونکە ئیسرائیل سەرەی ئەمانە دێتن اینجا لێرە ئەم کۆبوونەوەیە پێیان کرا لەگەڵ ترامپە ڕێکەون چونکە ئیسرائیل ڕێک ناکەوێت لەگەڵ ترامپە ڕێکەون ئەم شەڕە ڕابگرن ئەو شەرتانە کەمێت تەنازولی لێ بکە ئەم تەنازولکە ئەم تەنازول بکاتن لە شەرتەکانی خۆیانە بتوانن ئەم شەڕە ڕابگرن نەیانتوانی ئەم وڵاتانە ئەبێ یارمەتی سعودیە بدەن بەشدار بن لە شەڕەکەیە ئەو کاتە فراوانە بێتەوە لە کۆنتترۆڵا دەرەچێتن و ناتوانانی ڕای بگریتن کاتە با چاوەڕێکین زانین چاوەڕێکین من وتومە وڵاتانە ئەگەر ڕانەوەستا چێچەکی پێنامێنێ دۆڕاوە باش مادەم هاتی لەسەر باسی ئیسرائیل لە ئەم نێوەندەدا ئیسرائیل بەنیازە بڕیار بدات 400,000 سەربازی یەدەک بان بکات بیان هێنێتە خزمەت و ئەرکەوە بەتەمای چییە بۆچی بڕیارێکی وای داوە ئیسرائیل سوپای ئیسرائیل ئەگەر بڵێن ئێستاکە سوپای نیزامی ئەوانەی کە لە خزمەتان وابزان باسیشیم کردووە کە 6,000 کەسە 6,000 کەس ئەگەر هاتوو ویستی بەشدار بێ لە شەڕی ئێرانە ینی بە پیادە ئەم پیادەیە ناتوانێت ڕەوانی ئێوێنانە بکە ناوخاکی خۆی چۆڵ بکاتن لەبەرەوە ئەبێ بانگی یەدەک بکاتن 400,000 بێنێتن تۆ لە بیرت نەچە حیزب الله هەیە لە ضفەل غەربیە شەڕەکە هێز بنێری بۆ ناوچەی خەلیج دژی ئێران ئێرە هەمووی چۆڵ کرد حیزب الله هەموو یەگرێتن لەبەرەوە هەتاکو خزمەت لە سوپای ئیسرائیلە لە تەمەن 17 ساڵیەوە دەست پێکاتن نۆک لە هەژدەوە تاکو 49
کە احتیاتی شەکات تاکو 59 ڕاکێشێتن ئەوەی بتوانێت چەکەڵ بگرێت کە مەترسی لەسەر ئەمنی قومی ئیسرائیل بێ. ئافرەتیش لەوێ خزمەتی ئیلزامی یەکشانیش ئەوانیشە بێ خزمەت بکەن لە نێوان 24 مانگەوە تاکو 34 مانگ. لەبەرەوە پێویستی پێێتی چونکە شەڕی دەست پێ بکاتن لەگەڵ لوبنانە لەگەڵ حزب اللهە بە فراوانی بچێتە پێشەوە بێ قوواتی احتیاطی هەبێتن. هەرچەند ئێستا مەسەڵەن بڵین لوبنان داوایان کرد هەنێ لە پەرلەمانەکان سەفیری بڵین حکومەتی لوبنان سەفیری ئێرانی دەربکەن لە لوبنان، بەڵام لە پەرلەمانە موافقەی لەسەر دەرنەکرا. لەبەرەوە شەڕەکە فراوانە بێتەوە لە ناوچەی لوبنان لە بەتایبەتی لای لیتانی ئیتر بەرەو باکوورەوە پێویستی بە هێزی احتیاطا بێ هەمووی بێتە مەیدان. هەر لەسەر هێزی ئیسرائیل وەڵامە باسی ئەوم بۆ بکەی کە سەربازی لە ئیسرائیل زۆرە ملێە یان بەخواستە و زائیدەن بۆچی دایمە باسیەوە کەانی بەتایبەت لە ماوەیە باسی سەربازیە دەغەکە و گەڕانەوەی سەرباز زۆرم لێ لێنانە ئەجباریە ئجباریە تەژنید ئجباریە ئلزامیە ئەبێ بیکەیت ئەبێ فێر ببیتن و تۆ پێویستیت بەم هێزانەیە چونکە بزانە ئێستاکە من کۆن ڕنگ بێ چەند مانگێ لەمەوە پێش باسم کردووە کە شەڕی ئیسرائیل و مسر هەیە. ئێستاکە لە ناوچەی ڕەفەح کە ئەو ناوچەیە بێ ئارام بێ لەسەر اتفاقی کام دێوێت ئیسرائیل لەوێ کە تۆپ تێگرێ پارچەکانی لە ناو مەسڕەکەوێتن لە تەرەفی مەسر، یعنی مەسر گەیشتووە تا ئاخیری. زۆر ئاسانە لە ناوچەیە تێک بچێ بە گژ ئەوانە شەڕەکە فراوان بێتەوە بێتە شەڕ. لەبەرەوە کە بووە شەڕ لەو ناوچەیە لە لای سیناوە تۆ پێویستیت بە هێزە. ئەم هێزەی کە ئێستا هاتە ئیسرائیل تۆ شەڕی مەسڕت پێ ناکرێپی، حتاکو شەڕی لوبنانت پێ ناکرێتن بەم 6,000. تۆ ناو وڵاتە بێ بپارێزی، جەبهەی سینا بێ بپارێزی، ضفە الغەربیەت هەیە، بڵین لای مینا العەقەبە ئیلاتت هەیە، حوثیت هەیە ئەگەر بکەوێتە شەڕ. لەبەرەوە پێویستیت بە احتیاطەکانە هەمووی ئەبێ بێتە مەیدان و هەموو شێوانەی مەشقیشیان لەبینێ بێ ئەبێ بیبینن و ئامادە بن. زۆر باش باسی بابەتێکی گرنگ بکەین کە پەیوەندی بە هەموو مرۆڤایەتی و خەڵکێکی زۆرەوە هەیە لە وڵاتانە. ئەویش کاریگەریەکانی شەڕە لەسەر ژینگە، ینی زۆر دەوترێت کە ئەم شەڕێکی ئێستا هەڵگیرساوە هەروە بە ئاسانی تێ ناپەڕێت، کاریگەری قورسی لەسەر ژینگە دەبێت. بۆچی وا دەڵێن ینی تۆ بزانە ئێستاکە لە ئێران کە لە غازە دەی لە نەوتە دەی لە خام ئەم هەموو دووکەڵە ئەم هەموو بۆمبە ئەمە مەوادی کیمیاویشی تایە. هەر ئەوە نییە سوتەمەنی ئەم موشەکانە هەمووی مەوادی کیمیاوی تایە. ئەوە نییە بڵێ بنزینە سوتاو بووە هەڵم و دووکەڵ و ڕۆی و خەلاص کۆتایی نەخێر مەوادی تری تایە زۆر تایبەتی لە ڕقە. ئەمە هەمووی لە ئاسمان بڵاوە بێتەوە، ئەم دووکەڵە بڵاوە بێتەوە. کێشە مەترسیەکە لەکوێ هەیە؟ تۆ بێ ئەگەر خەرەک بگریتن، خەرەک 30 مەلیۆن بەرمیل نەوتی خامی تایە. ئایا ئێران هێڵێ بیبە یانەی تەقێنێتەوە؟ جگە لەوە لە پایپەکان 18 مەلیۆنی ترت هەیە. ئەگەر هاتوو لە ئارامکۆ و لە بیشە لە سعودیە ئەم شۆنە سەرچیانەت دا و ئەمانیش لە ناو ئێرانیاندا ئەم دووکەڵە هەمووی بچێتە ئاسمانەوە. ئەمە جگە لەوەی ینی قسەکە و بیر نەچێت کاک سەلام لەو کەشتیانی کە ئێستا لە ناو دەریان گیریان خواردووە ملیارات لیتر نەوت هەیە. ئەمە جگە لەوە زیاتر لە 10 ملیار لتر نەوتی خام لە ناو خەلیجا هەیە. ئەمە بستێ بێ ئەم ناوچەیە چی دەبێتن؟ تۆ هەتاوی شەر نابینی بۆ ماوەیەک. دوایەوە ئەمە هەمووی مەوادی کیمیاویە داعبەزێتن، هەناسە، سیەکان، جۆری کانسەر، هەموو جۆرە نەخۆشیە دێتە مەیدانەوە. لەبەرەوە بۆ ژینگە زەرەرێکی زۆر سەیرە. ئێستش زەرەری هەیە تایبەتی بۆ تەهران بە دەرەجە یەک قەناعەت بکە نەخۆشی زۆر تیا دەرەکەوێت تایبەتی لە هەناسە و قەسەباتی هەوایی لە سیەکانیانە. بەڵام ئەگەر فراوان بە وەکۆی باسیمان کرد نەخێر بۆ ئێمە بۆ هەموو خەلیج بۆ هەموو ناوچەکەی. ئەمە گەر فسفۆری سپیش بەکار بێرن کاریگەریەکەی بۆ ماوەیەکی زۆر دوای شەڕش دەمێنێتەوە. تۆ زەویەکە تێکە دی کاکە فسفۆری سپیت کە بەکاردێنی تۆ ڕاست ناوچەیەکە کوژی. ئێستاکە ئیسرائیل لە جەنوب لوبنان لە باشووری لوبنان فسفۆری سپی وا بەکاردێنێتن کە محەڕەمە دووەلیەن. تورکیا وەختی خۆی دژی ڕۆژاوە کورد بەکاری هێنا، ئەمریکا لە فەلوجە بەکاری هێنا. یعنی تۆ زەویەکە شتێکە دەی نەوە کار بە شەرەکە کوژیتن.
سفۆریسپی مانە هەمووی زەرری هەیە بۆ ژینگە هەمووی زەرری دوا ڕۆژەمانە دەرەکەوێتن زەرەکانیشێ ماڵە ئێستا شەڕێکە و کۆتایی پێدێتن کەونە ڕێکەوتن و کۆتایی پێدێ یاواتە تەرەفێکیان نەڕوخێتن خلاصە بێ دوای ئەوە سلبیاتی ئەمانە دەرەچێت کە چی ڕوەداتن بەڵێ وڵای خوا پارێزراومانکە ئامین خوا کوردستان پارێزێت سپاست دەکەم کاک سەلام سپاس بە تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بینەری ئێوەش تاڵقی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان دەکەم